حەکەوە ئێمە ڕۆشنبیرمانەیە. بەڵێ کاکە زۆرمان هەیە، هی ڕەش و هی بۆرمان هەیە، لەژێر ئەم ناوە جوانەدا ئەزاد پارە خۆرمان هەیە. چۆن بوو؟ وەڵاهی تێناگەم، یعنی چۆنی؟ ئاها مەسەلەن هیچ چۆنمانەیە. ئێستا پێتەڵ فەرموو بزانم ڕۆشنبیرەکانمان چۆن. مەسەلەن هەیە فشەکەرە، هەردوو دێن شەعری لەبەرە، کفر ئەکا و ئەخواتەوە، پێی وایە زۆر مسەیتەرە. چۆن بوو؟ دەیدەیت دانێکی تریش باشە بەس بەخوا تۆزێ دوور و درێژە خەجاڵەت. نەکوورە بیڵێ وڵای زۆر خۆش بۆ ڕۆشنبیر وشتە. ڕۆشنبیری تر هیچیمانەیە دەی جا هەیە بەس بۆ ئەوەی بڵێن مساقەفە ئەچێ جلی گرانە کڕێ، کتێبی پیرۆزی ژەدڕێ، بە چوار مشقی دانانیشێ هەتا ڕۆژێ خراپەتڕێ. چۆن بوو؟